دیمەنی بایکۆتی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ڕێخستنی پسوڵەی خۆراکی سلێمانیە وە خۆیان دەڵێن بەهۆی بێبەشکردنیان لە دەرماڵەیەک کە حکوومەتی فیدراڵی عێراق بۆ بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی دابین کردووە. بەڵام بەڕێوەبەرایەتیەکانی ڕێخستنی پسوڵەی خۆراک و چاودێری بازرگانی لەسەر جەم پارێزگاکانی هەرێم لێ بێبەشکراوە. لەپێی ڕێکەوتنە کە باسیەکەن کراوە ئەم ڕێکەوتنە تەنها بۆ یەک بەڕێوەبەرایەتی کراوە و باقی فەرمانبەرەکانی کە لە بەڕێوەبەرایەتیەکانی هەولێر و سلێمانی و دووەک و هەڵەبجە لێ بێبەشکراون. وەزارەتی خۆمان بەس تەنها کۆمپانیای خۆراکی داناوە بەڕێوەبەرایەتی کەلوپەلی کۆمپانیای خۆراک لەو ڕێکەوتنە بووە. کاتی هاتە سەرەوەی ئێمە بەشی ئێمەی تیابێ وەکو پاداش کە ئێمە چەند ساڵە مافمانە کوڕێ ئێمەی تیانە بووین 2 مانگەیانە بە کۆمپانیای خۆراک بەشی ئەمەتیانە بووە. بەپێی ڕێکەوتنێکی هەردوو حکوومەتی عێراق و هەرێم لە مانگی 11 ساڵی 2022 پارەی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیانی هەرێم دەگەڕێتەوە بەغداد. بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی بازرگانی عێراقیش فەرمانبەرانی سەر بە بەشەکانی خۆراک دەرماڵەیەک دەیانگرێتەوە کە بڕەکەی 450,000 دینارە بۆ هەر مانگێک. ئەو فەرمانبەرانش کە لەو بڕەپارەیە بێبەشکراون لەسەر جەم پارێزگاکانی هەرێم ژمارەیان زیاتر لە 500 فەرمانبەرە. لە سەرەتای ئەم هەفتەوە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ڕێخستنی پسوڵەی خۆراکی سلێمانی بەهۆی بێبەشکردنیان لە دەرماڵەیەک کە لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین دەکرێت مانیان لە کارکردن گرتووە و بەهۆیەوە ئیشوکاری هاوڵاتیان لە فەرمانگەکە پەکی کەوتووە. ئەرچی خۆم هەیە گەڕم بە دوای کاتێکا کە بتوانم بێم وەک هاوڵاتیش کارەکانی خۆم بەڕێ بخەم، بەڵام منەوە 2 ڕۆژەیمە ئێرە بەداخەوە کە سەر بە هەر ژوورێک کاکەڵێ مانیان گرتووە بێت دڵنیایی مانگرتنیشان دیارە لەسەر شتی ئەساسە. بەڕێوەبەرایەتی ڕێخستنی پسوڵەی خۆراکی سلێمانی کاری تۆمارکردنی منداڵی تازە لەدایک بوو بۆ زیادکردنی بەشە خۆراک و گواستنەوە و دروستکردنی پسوڵەی خۆراکی نوێ بۆ کەسانە دەکات کە تا ئێستا تۆمار نەکراون یان دەچنە نێو ژیانی هاوسەرگیری، هەروەها سڕینەوەی ناوی ئەو کەسانەش کە لە ژیاندا نەماون. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.